بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ مەسیداد بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی هەفتانەی وەرزش بە دیداری ئێوەی ئازیز شادەبمەوە. بینەرانی ئازیز بۆم هەفتەی بەرنامەکە تەوەرێکی جیاوازمان هەڵبژاردووە باسکردنیەکە لە کێشە و گرفت و شەڕ و ئاژاوی نێو یاریگەکانی کوردستان کە لە سەرەتای خولەکانی کوردستانەوە لە وەرزی ئەم ساڵات چه خولی پلەیەک بێت چ یانە پلە دووەکان بێت چ خولیانە نایبەکان بێت شەڕ و ئاژاوەیەکی زۆر لە نێو یاریگەکانی کوردستاندا بوونی هەبوو هەموو هەفتێک لە یاریگە یاخود لە دوو یاریگەی کوردستان ئەم شەڕ و ئاژاوانە دووبارە ئەبنەوە چ لە خولیکان بێ یاخود چ لە جامی کوردستان بێت و تەنانەت هەندێک کات پەلە هاوێژێ بۆ خولەکانی عێراقیش لە نێویانەکانی کوردستانە. ئێمە بۆ شەنوکەوتکردنی ئەم باسە و بۆ چۆن بڵێ باسکردنی هۆکاری کێشەکان و دۆزینەوەی چارەسەرێک لە نێو ستۆدیۆ بە سوپاس و میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر هاوکار سالار مامۆستای زانکۆ و هەروەها کاک عەباس عەلی هەڵسەنگێڕی ناوجیوانیمان کردووە. دکتۆر گیان کاک عەباس بەخێر هاتن. دکتۆر گیان ئەگەر سەرەتا لە تۆ دەست پێ بکەم ئەم شەڕ و ئاژاوی نێو یاریگەکانی کوردستان هۆکاری سەرەکیەکەی تۆ بۆچی ئەیجێڕیتەوە؟ یعنی ئەمە لە چیەوە سەرچاواگرێ؟ ئایا ئیتیحادە ئایا بۆ ئیداریانەکانە؟ سەرەتا سڵاوڕێزم هەیە بۆ جەناب تۆ میانی بەڕێز کاک عەباس خۆشحاڵم لە کەناڵی سلێمانی بتوانی ئەم تەوەرە باسکەینەوە. بابەتێکی هەستیارە، بابەتێکی زۆر ینی گرنگە کە بتوانین هەموو لە وەسەتی وەرزشیەکەیە کە هەمومان ئیشی تاکەین بتوانین خزمەتیان ئیشە بکەین. بەتایبەتی ئێستا زۆر ناخۆش بووە، بتوانمە زۆر نادروست بووە، زۆر قێزەون بۆ ببورە بۆ وشەکەش لەبەرەوەی بەڕاستی کەس تااقەتی نەماوە سەی وەرزش بکە. تونند و تیژی و ئاژاوە گەڕی لە یاریگاکاندا هۆکاری زۆرە. طبعاً ئەوەش هەر قسەی من نییە، ئێستا شەڕ توێژینەوەکانە و ئەو شانەی کە ئەیبین لە میدیاکانە جاروای لە ڕێی هەندەرانەوە بووە، جاروای یاریزانان کێژیان دروستکردووە، جاروای دەستەی ڕاهێنەران و ستافی ڕاهێنەران و کاریگەری تیپ بووە، جاروای ناوبژیوان هەڵەیەک بووە لەو هەڵەیەوە تەشەنەی کردووە، جاروان میدیاکارەکان هۆکار بوونە پێشتر تەسریحیان ناوەیان لە کاتی یاریگاکە شتێک ڕۆئەیە کامێرەمانێ شتێکە کا تۆپێک هۆکار زۆرە و هۆکاری کەشەیە. ئەم خاڵانە وای کردووە کە ئاژاوە ڕوونی هۆشیاری وەرسی تاسەن هۆکارە هۆشیارەکە ئەوە بابەتێکی زۆر گەورەیە ئینشەڵا قسەی تیاکەینە کە دەرفەت بێنە کاکە باسە. بەڵام بابەتی هۆشیاریکردنەوەی خەڵک بابەتێکی بەردەوامە، نابێ بچڕێ واتە ئەبێ لەگەڵ فئاتی عمریە لە فێرگەکان و ئیشی لەسەر بکرێ کە من بەتەمام ئینشەڵا لە پرۆگرامی جەناب تا باسی کەم ئیشی لەگەڵ بکرێت تاکو ئەوەی کە وازەی نێت بێتێ وەرزشکاری دێرین. بۆیە بابەتی هۆشیارکردنەوەی هاندەران و خەڵکو و ئەم بابەتانە بەردەوامە. کاک عەباس ئەگەر بێمە لای تۆ با هەمان پرسیار بۆ تۆشکەم، ڕای تۆ لەسەر ئەم پرسە چییە؟ هۆکاری ئەم شەڕ و ئاژاوە و کێشە و گرفتانە هەندێزار لە بینی یاریزانەکانی شارڕوەدا بۆ نمونە هەندێزار کاریگەری یانەکان خۆیان تەداخولەکەن چۆن بڵێ تەنانەت و هاندەرێک یان شەڕەکەن و بۆ نمونە لەگەڵ تیوی بەرامبەر شەڕەکەن کاریگەری یانەکان، یعنی ئەمە کێ بە هۆکارە زانی تۆ؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم، زۆر سپاس دەکەم کە بۆ هەڵبژاردنێم تەوە لەگەڵ برای بەرەزم کار دکتۆر هاوکار کە کەسێکی ئەکادمی و کەسێکی شارەزایە لە بواری وەرزشەکەیان. من پاڵپشتی بۆ قسەکەی کە دکتۆر هاوکار ئێمە بێت تەستیفیکەین ئەم هۆکاری ئاژاوی گەڕێت لەبەرەوەی ئێستا حاڵەت نییە، ئێستا دیاردەیە ئێمە لە حاڵەت تێپەڕێوین. حاڵەت لە خولەکانی ئەوروپای خولی ناوخۆیەکان لە هەموو شوێنێک لە دنیا کە ڕۆدا لە خولێکە جارێک دووجار، بەڵام ئەمەی کوردستان بۆ بە دیاردانی هەموو هەفتەیەک ئیتیحادی کوردستان خۆی حازر کردو شەمە کۆبوونەوە بکە زانێت چەندێک عقوبات هەیە، چەندێک سزای کارگەڕیانەکە یاریزانەیە، هەتا ناوبژیوانەکانی ژوای لاتوە سزایانەدەن و بە ئاشکرا سزایانەدەن کە ئەمە هۆکاری چی ئاژاوەکانە. ئەگەر تۆ تەستیفێکی بکەی ئەبێ بتوانانی لە پێنج حاڵەتا ئەمە ڕووکەیتەوە. وەکو دکتۆر هاوکاروتی یەکەمیان ئیتیحادی کوردستان بچێت تۆپی کوردستان پشکی شێلی بەرەکەوێت، دومینی هاندەران، سێمینی یاریگاکان نەشاوی یاریگاکان، چوارەمینی یانەکان کارگەڕی یانەکان، پێنجەمینی ئینجا ناوبژیوانەکان بەشێکن لە هەڵەکان کە هۆکاری ئەوە هەندێک جار سەقافەتی تیپەکان یا هاندەرەکان یا کارگەڕیانەکان یا ڕاهێنەرەکان ناتوانن تەقبولی هەڵی ناوبژیوان بکەن کە هەڵی ناوبژیوان لە هەموو عالەمە مەعمولە بەڵگەشت بۆ کەیسە ڤاریان داناوە، ینی ڤاریش هۆڤار مساعدەی بۆ ناوبژیوانەکان، هۆڤار قەرار بە ناوبژیوان نایە،
هاوکاری ناو ژیوانە کاکە وانە یعنی اتحادی دووەلی و ئەوانە ئەوەشیان بر کردو بەڵام کە تۆ اتحادی کوردستان ئەمەی نییە خۆیان ناتوانن ڕێگر بن لەم شەڕ و ئاژاوەیە ئەگەر بێت کەسانی زۆر ئەکادیمیمانەیە ئێمە کەسانمانەیە لە بواری علم نەفسە کەسانمانەیە لە بواری سەقافی وەرشیە کەسانمانەیە هەمووی دکتۆر و ماستەر و ئەوانەمان هەیە ئەگەر یانەکان یاخود اتحادی کوردستان داوا بکەن ئەمانە سەقافەکەیان بۆ بڵاوکەنەوە یەکی ژێکو دکتۆر هاوکاری استعدادیە نەک بۆ خەڵات زێچێت ئەچێ بۆ خانەقین تەبعیان هاتێ هاندەرەکان ئەستان یانەکان دەستەی هاندەرانیان هەر نییە تا بتوان ڕێگر بن لە ئاژاوەکان چجای ئەوەی خۆیان ئاژاوەکان دێنەوە باشە با من لە خاڵی یەکەم و دەست پێ بکەم تۆ دت خاڵی یەکەم وتت ئیتیحاد هۆکارە یەکی تۆپی کوردستان بۆچی یەکی تۆپی هۆکارە ئایا هیچ زەمینە سازیەکی نەکردو بۆ نمونە بۆ ئەم دروستبوونی ئەم حاڵەتان یاخود چارەسەرێک دۆزێتەوە بۆ ئەم حاڵەتانە یاخود هیچ پلانێکی گونجاوی نییە تەسەوەرەکەی کاکسیداد با من بگەڕێنمەوە بۆ دووە بۆ ساڵی 2006 ساڵی 2006 من خۆم ناوژیان بووم لە یەکی تۆپی کوردستان لە یەگرتنەوەی زۆنی زەرد و سەوس کە پێیانوت اتحادی کوردستان و لیژنەی ئۆڵمپی دامەزرن باشە ئەوان لیژنەیەکی باڵای وەرشیانە بوو ئیداری سلێمانی لیژنەی ئۆڵمپیە بوو کردیان بە لیژنەی ئۆڵمپی و ناوێنە اتحادی کوردستان و ئەو کاتە زۆر باشتر بوو لە ئێستا کە زۆنی زەرد و سەوس بە ئاشکرا ڕنگدانەوەی هەبوو دوای شەڕی ناوخۆ و نەهامەتەکان و زۆر و دابەشبوونی ڕاز و قەتعی ڕازە هەولی ڕازەیەک لەگە عێراق سلێمانی نیەکرد ئەو کات زۆر باشتر بوو لە ئێستا لەبەرەوەی اتحادی کوردستان ئەو کاتێکێتی تۆپی کوردستان من ناڵم لە ساسە باش بوو بەڵام ئەو کات پرسوڕایانە کرد لیجانی زۆریان هەبوو هەستا بەسیترین میسالێ بۆ بێنمەوە یەکێتی تۆپی کوردستان لیژنەی داوەرانی هەر نییە کارتۆنێکی هەیە لەگەڵ ڕێزم کام قسەیەکەم کاڵم کارتۆنی مەقسەم شخصەکانی نییە مەبەستم دروستبوونی لیژنەکەیە لیژنەی عقوباتی نییە لیژنەی عقودی نییە یەکێت تۆپی کوردستان ئەندامیان هەیە لە سێ لیژنەیە ئەندامە لە مسابقاتە لە تەحکیمە لە عقوباتە لە یاریگاکانە یعنی زۆر تێکەڵ و پێکەڵێکی پێ و دیارە کابەیەکی تۆپی کوردستان خەڵکانێک بێنێتە پێشەوانێ سەلاحێتیان باتێ لەجان دروستکە وەکویکی تۆپی عێراق و وڵاتان و ئینگلتەرە و نازام ئیسپانیا و ئەڵمانیا و ئەمانە تۆ ناکرێت عضوی اتحاد بسێ ئیشت هەبێ چیزای ئەوەی کارجێ ڕیانەکانیشن خۆیان ئیشێکی تریشیان هەیە کە ئیشی ڕۆژانەی خۆیەتی ئێمە ناکرێت باشە دکتۆر بێمە لای تۆ بوونی ئیداری یانەکان لە ناو ئیتیحادە تا چەند ئەمە هۆکارێکە بۆ نمونە کە هەندێک لە یانەکان هەیە کاتی کێشە دروست دەکەن بۆ نمونە یاخوشەڕ ئاژاوەیە کە بێ ئەم یانەیە وەکو پێویستی زان نەدرێت وەڵی تر خۆ من دۆزی زەردەخەنە گرنی کە پرسیاراکی لەبەرەوەی مەست نییە پرسیاری زەنافتن بەسمەوەیە ئەوە پێویستی جوابەکەی زۆر ڕوون و ئاشکرایە کە من ئەندامی یانەیەک مساسە لە بەرژۆنییانێکی خۆم بڕیارەیە بەڵنایە بەڵام دکتۆر مەستم ئەندامەکانی دیکەی تۆپی کوردستانەوە جێگر و سەر بۆچی وایە لەبەر پرسیارە تۆکەم بۆچی وایە لەبەر ئەوەی چووکە بە انتخابات نەهاتوون برادران بە مەسەن تەسکی هاتوون خۆی پێویستە کایتر بەسە 2024 خەڵک با بە انتخابات بێتە پێشەوە با هەڵبژان بێتە پێشەوە کێ هاوکاری بەدڵە کێ کە عباسی بەدڵە با بێ دەنگی بێ بەدڵچینە زۆر ئاساییە مامەسە تۆمان ناوێ کاکی دادمانێ پیرۆزە بێ کاسی دادیان تۆ جەنابەت لەم چوارچێوەیەکمان هەیە ئەمە سیستەمە جەنابە لەم سیستەمە دەوڵەمەندکەی باشترن نەک بێم جەنابە شتێک دروستکەی من دوای بێم بیرروخێن و کاکسیدا دروستی کرد سیستەماتیک یعنی چی یعنی من بێم کە بۆ نمونە من ئاژاوێکم دروست کورە لە یاریگایە بەیانی تۆ پێویست ناکە چاوەڕی کۆبوون و ئیتیحادکی پێویستەکە بۆرێتەوە بۆ کوڕاستەکە سیستەم چیە لێ هاوکار ئەوەی کردو ئەبێ ئاوتە وا تەوقعکرێت کە هاوکار 2 ساڵ تەجوید دەکرێت ئەو نەغەرامە بکرێت ئەمە سیستەمە یعنی نەبوونی ڕێسا و یاسا ئێستا خۆ ئیتیحادی تۆپی پێ ئەبێ ئەوان هەر ئەوان تاوانبارنی ئەبێ سەری ئەوان شەو بۆ سەری ئەوان ژێ ئۆڵمپی و بڕێوەتی گشتی هەردووکیانە بێ ڕێکەون ئەڵێن کاکە ئەمنیی تۆپی کوردستانە ئەم کێشە و مەشاکرانە هەیە لە تەلەڤیزیۆنە بۆ بانی ناکەین لە هەمان کاتێکی تۆپی کوردستانش ئەبێ خۆی داوا بکە بڵێ کاکە بە من چارەسەر ناکرێت دەوەرن داوا بکەن لە خنە لە خەڵک داواکەن نەسن لەگەڵ ژنە ئۆڵمپیک بۆ بن ئەی چارەسەر چییە ئەخۆ من و جەناب تو کە عباس بە دووسێ بەرنامەیەوە تەنها خەڵک مەگەر ڕۆشن بیکەینەوە بابەتە باسکەین ئەگینا پێویستەکە ئەمانە هەنگاوی جدی بۆ بنرێ وە کاک عباس باسی کرد لە حاڵەت دەرچوو بۆتە دیاردە کاکسیدات بەڕاستی کە بۆتە دیاردە ئەبێ ئەکشن هەبێ ئەبێ کاردانەوەیکی زۆر تون هەبێ لەم بابەتە تۆ پێ دوایەکی تۆپی کوردستان هەم بەڕێبەرایەتی وەرزش هەم لیژنەی ئۆڵمپی
چۆن بڵێ بێخەم قاچیان لەسەر قاچدانا و ئەیچی تەفسیرێکی چییە سە بۆ نمونە هەوڵێک نان بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەم بابەتە کاکسیداجن ئێستا من خۆم نابژام لە دیشی تۆپی کوردستان من ڕخنە لە خۆمە گرم لێ بەڵام برادران ئەبێ بیرکەنەوە ئەم قسانی ئێمە دڵ سۆزی یان ڕخنەگرنیکی ڕوخێنەرە دروستکردنە کاکە بۆ هەڵەتێ نەگەن یان نەگەڕەوان ژنی ئۆلمپیش و بەڕێبەتی گشتی وەرزش ئەبێ بێن کۆبنەوە کاکە چارەسەرێکی ئەمە چیە من لە چەند شوێنێکی کەش باسم کردو پێویستە دانیشم بودجەیەکی بۆ دیاریکەن بێن لیژانی بۆ دروستکەن لیژنەی هۆشیارکردنەوەی ئەوێ هۆشیارکردنەوە کە عباس ئاماژەیەکی پێەیە بۆ نمونە ئەو لیژنەی هۆشیارکردنەوە ئێمە اتحاد ئینگلیزی و اتحادی ئیسپانی کە زیاترین ئێمە استفادە لەوانەکەین چونکە اتحاد ئینگلیزی ئەزمونێکی زۆری هەیە لەسەر ئاژاوەگێڕی کۆن ئێستا ئەوە تا لە تەنیشی یاریگاکەەوە وەستا کاک عباس دەزانێ ئەوە یاریدەری ناوبژیوانە 3 مەتر لێوەی دوورە کەس شتێکی تێ ناگرێت کابرا لە دووری 20 مترەوە بلۆکی تێگرن وانێ بلۆک و بەردی تێگرن بۆ سوود لە یەکی تۆپی ئینگلیزی وەرناگیرەکان و ڕاهێنەر لەناو هەندەران بەڵ لەناو هەندەرانن کاکە هەردوو تیپی ئەمە یاریدەری ناوبژیوانە 3 متر ئەولاوە تیپی فلانە 3 متر لەولاتر تیبەکەی کێ هەمویان گوێن لە قسەی یەکتریشەیە کاکە ئەبێ وابن ئەبێ وا خۆیان بگرن لە کاتی یاریەکانە قسەیە نەکەن کە دژی اتحاد بێ دژی هەندەر بێ دژی پرینسیپی وەرزش بێ وا لێ کردوون خواخواانە نزیکیانەکەنەوە بۆی شەرکە نیکەن تاانیز بۆ ڕێساوی یاسا هەیە خەڵکەکە ڕۆشنبیر بۆتەوە یعنی بۆ نمونە تۆ یعنی یاریگاکەەوە کەس بڵێکی پێ نێشتێ تێ بگری ئەگە تێ بگرن ئەوە عقوبە وەرەگرن دووەم دەستەی هەندەران کە کاکەباز باسی کرد من بەڕاستی توێژینەیەکم کردبووە لەسەر تونند و توژی و ئاژاو گێڕی لە یاریگاکانی کوردستان ساڵی 2019 2020 بڵام کردەوە لە زانکۆی بابل بڵام کردەوە بە زمانی عەربی لەبەروی بە کوردی بەداخەوە جارێ نییەوە هەروە بە تەمەنی تەرجمەیەکی هەندەران یەکەم هۆکار بوون لە ئاژاو گێڕی دوای ئەوە یاریزانان دوای ئەوە کارگەری بوو ڕاهێنەرەکان دوای ئەوە نابژیوانان دوای ئەوە میدیا ئەمانە هەمووی هۆکار بوون بەڵام هۆکاری کەش هەیە دواتر باسییان نەکەین ئەم هۆکارانە ئەوێ بزانین چیە جار وایە ئەمە بینیمان لە یاریە لە یاریەکان هەندەر هەر کێشە نەبووە یاریزانمان بیدیۆ لە خۆڵی کوردستان لەم دو هەفتەیە یاریزانەکە کەوتووە بەعرزە ملێگری باتە دەرەوە بۆ نمونە یاریزانەکەت فاڵێک ئەوەی کێشە بە ناوی دەمیە کێشە و ئاژاو دروستە بەوە یاریزان بەتەنها یاریزان بۆ ئێمە ئەگە هۆکارەکە دیاری بکەین بەتەنها ناتوانین شەنە بێن بەڵام پێویستەکە چێ هەستێ بەم کارە اینجا دواتن تەنها ئەوەش نەبێن بەڵام باز بەس عقوبە بین ئەکە عقوبە چارەسەری شەکان ناکە بەتەن باشە کاک عەباس با من ئەمە بکەم پرسیارێ بۆ تۆ پێویستە لەسەر چییە بۆ نمونە هەڵسێ بەم کارە بۆ هۆشیارکردنەوەی بۆ پێدانی ڕێنمایی بە تیپەکان چ لەسەر ئاستی یانەکان یاریزان بێ یاخود ئیدارە بێ یاخود هەندەرانی یانەکان بێ خۆی کاکسیدا دۆکو دکتۆراوکار ئاماژەی پێەیە مەسەلەی وەرزش وەکو زنجیر وایە هەمووی ڕەبتە بەیەکەوە ئەگەر اتحادی کوردستان لیژنەی ئۆلۆمپی بەڕێوەبەرەتی وەرزش تەقی شارەکان ئیدارەی یانەکان حتا پۆلیس و ئەمنیەتی شارەکان هەمووی بەیەکەوە نەبێ ئەم هەماهنگگە نەبێت تۆ کاری ڕاضت پێ ناکەی ئەوروپا کە پێشکەوتون هەمووی بەیەکەوەیە تۆ ئەگەر بەسیترین شت کاڵێ بەڕێوەبەرەتی وەرزش ڕاستەکە من تێی دەکەم 100% کە تۆ منشعاتی ڕاضت نەبێ مەلاعیبی باشت نەبێ یاریگای باشت نەبێ هەندەرە خەیتە چۆ تەسەورەکەی لە قەزا و ناحەکانە لە هەندێک یاریگای ناو شارەکانیشە کابرای ئیسعافەکەی لەسەر جادەکە ڕاگرتووە کە حاڵەتێکی زۆر زەرور و ئینسانی و کتوپڕە ینی من بیرم دێ لە ساڵی 98 باشترین یاریکەری سلێمانی کە لەناو ساحەی مەلعەبەکەیان مرد ئیسعافی لێ نەبوو مامازادی ڕەحمەتی خۆ هەموو شایەتیمان بۆ خۆمان یاریزان بووین لە مەلعەبەکە جەڵدەلیدا تا گەیانە خستخانە مرد ئیسعافی لێ نەبوو ئێستا ئیسعافەکەی لێ بەڵام لەسەر جادەکە وەستا پۆلیسەکە بە شەرتێک لەگەڵ ڕێزم بۆ برایانی پۆلیس خۆشم هەر بە سلکی پۆلیسە یەتە ناو مەلعەبەکە ئیلا بێ بە شەرتی بن لەو ساحەکەی بێ ئەخە پۆلیس ئیشی نییە لەو ساحەکە خۆ یاریزان فەنی پێ نییە خۆچەخۆی پێ نییە هیچێکی پێ نیە تۆ لەسەر مدەڕەزەکە دانراوی وەکو عالەم ڕووکەی تاریاکە بزانانی چێ پشێوەیە گەنێتەوە دوای پشێوی هەندەر کتوپڕە ینی ئاهین بۆ پلانی بۆ دانەناوە تۆ لە هەموو عالەمە ئەم هەندەرە بۆ ماوەی 20 دقیقە نیو ساعاتێک دووری خەیتەوە بێبەشێکی لە یاریەکە وەزای چەنە گەورەیە یا هەندەرێک گێت کتوپڕ حاڵەتێکی تەحشیمە یا یاریزانێکە یا پێی ناخۆشە ئەو تیپە ئەدۆڕە تیپەکەی خۆی کاردانەوەیکی کتوپڕەکە بەبێ پلان تۆ دووری خەیتەوە ئەزانی چەنی پێ ناخۆشە وای لێت هوشیارەکەی کە دکتۆر باسیەکە ئەمانەیان پێ بڵێ کەسێکی دکتۆرێکی جامیعە یا کەسێکی یەخسایی بێت ئەمانە بەدەستی هەندەران بڵێ بە هەندەرەکان بڵێ کاکە تۆی بۆ سەیری یاری
کە لەگەڵ شێوەیەکت نایەوە 2 ساعات یارەکە نبینی لە ژوورێکدا دەنێن احترامیش دەگرن پەرداخ ئەویش تێنێ دوایی بەرز یارەکە لە کیسە چی دوای بە برادەرەکە لە کاکەوە مەکە من وام کرد یارەکەم لە کیس چوو بتاقەشم بڕێ بوو. عباس تا چەند نەبوونی پۆلیسی تایبەت بە یاریگە بۆ نمونە هۆکارە بۆی پۆلیسەکانمان نەتوانن وەکو پێویست چۆن بڵێ ئارامی یاریگاکە بپارێزنەوە خۆتەڵی لە هەموو وڵاتانی ژوایە پۆلیس ئەبێت بۆ نمونە ڕووکاتە هاندەران لەبەری لە کاتێر حاڵەتێکی نەشازە بە خێرایی هەوڵدەن کۆنتترۆلی حاڵەتەکە بکەن. بەڵام لە کوردستان ئێمە پۆلیسی تایبەت بە یاریگەمان نییە، یعنی هەر پۆلیسی چالاکی مەدەنیەکانە ئەهێنرێ لە نەوی یاریگەیەدا ئەنجێت و بەبێ هیچ پێدانی ڕێنمایەک. ئەمە تا چەند هۆکارە؟ خۆی کاک دەسیدات پۆلیسی چالاکی مەدەنی جیاوازە لەگە ئەوروپا من پێش بەرنامەکە لەگە دکتۆر هاوکارە باسیەوەم کرد ئەوروپا کۆمپانیای سکیوریتیە ئیتیحادی ئەو شارەکە یاریەکی بەخۆ تێبێ بۆ من ئیتیحادی ئینگلیزی یاریەکی بێ دوو نادی گەورن تەلەفۆنە بۆ کۆمپانیای سکیوریتیەکە 200 سکیوریتی بۆ بنێرە بۆ 4 ساعت ساعتە پێش یارەکە 2 ساعت یارەکە ساعتە 2 یارەکە بە پارە ئەیکە بەڵام تۆ لێرە ئەگەر بتەوێ پۆلیسی یاریگا دروستکەی ئەبێ لە وەزارەتی ناوخۆ دروستکەیتەوە کۆمپانیەکان ئیتیحادی کوردستان پارەی پێنێ پارەی حەکەمەکانی بە پارەی حەکەمی پاری نەداوە پاری سەرپەرشاری پاری نەداوە وانێ ئیتر ئەبێ نادەکان تۆ زانی ئێستا نادەکان کە پۆلیزێنن لەگەڵ ئیسعافە خۆیان پارادەن خۆی ئیتیحاد نایدا نادیەک یاریە بێ بۆ نمونە نادی سلێمانیە سیروانە پێشمەرگەیە کە ئیسعافێنێ خۆی پارەی کارمەندی ئیسعافەکەیە. باشە ئەمە لەسەر بەڕێوەبەرایەتی وەرزش یاخود ئیتیحادی کوردستان نییە کە داوا لە وەزارەتی ناوخۆ بکە تیمێکیان هەبێ بۆ نمونە لە هەر شارێک پۆلیسی تایبەت بە یاریگا ڕاهێنراوە بن مەشق پێکراوە بن ڕێنماییان پێ بدرێتەوە بۆ بەشێک جیا بکرێتەوە لە پۆلیسی وەزارەتی ناوخۆ بەشی پۆلیسی چالاکیە مەدەنیەکان کە تایبەت بە یاریگە بۆ من لە هەر شارێکەوە یاری تیاکرێ یاخود لەسەر ئاستی قەزاکان بۆ تیمێک هەبێت تایبەت بۆن 30 تا 50 پۆلیسی چالاکیە مەدەنیەکان بێ بەڵام تایبەت بە یاریگەکان هەفتانە بۆ من لە ناحیە بێت سەر بە قەزاکەیان لە قەزاکەیە بێ یاریەکە کرێت ئەمانە ئامادەگیان هەبێت ئەوە ئەرکی حکوومەتەوە هیچ کەسێکی مەدەنیان ئیتیحادی کوردستان بەڕێ نووسراوی ڕسمی و پەیوەندیکردین بە دەستگا پەیوەندیدارەکانی وەکو وەزارەتی ناوخۆ ناتوانێت ئەوە دروستکە لەبەرەوە ئەرچی حکوومەتە ئەوە بکات ناتوانێت ئەم داواکاری شکات تۆ داواکاری ئێستا وەکو من پێم وتی هیچەتی تۆپی کوردستان زای دەنیانەکان زۆربەی ئەوانی کە پەیوەندیدارن بە وەرزش خۆیان بودجەیەک و میزانیان نییە ساڵانە خۆیان ناونیشانی تەواویان نیە لەناو حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانە چۆن بتوانێت ئەم نووسراوە بکە ئەگەر کەوەی کە من پێم وتی ئێسەی چێت تۆپی کوردستان پاری نەداوە بۆچی نەداوە لەبەر حکوومەتی نایاتێ کەواتە دەستگایەکی فەرمی نییە نیوە ڕێکخراوێکە بەڵام بەڕێوەبەرایەتی وەرزش بەڕێوەبەرایەتێکە لە وەزارەتی ڕۆشنبیری لاوان ڕاستەکەی بەڕێوەبەرایەتی وەرز ئەرکی یانەکان و منشعاتی ڕاضیە ئەرکی هوەری بەڕێوەبردنی خولی نییە ئەما گەڕێتە بۆ ئیتیحادەکە یا بۆ لیژنەی ئۆڵۆمپی یا بۆ لە خیشارەکە ئەمانە ئەرکەکانیانەوەی بەڵام ئەتوانن ئیتیحادی کوردستان کە بودجەیان بۆیێت بێن تەکلیف لە کەسانی پسپۆڕ بکەن خولی سەقافەی هەندەرانیان بۆ بکەنەوە بۆ حەکەمی بکەنەوە بۆ ئیداری نادێت هەتا کارجێڕیانەکان کارجێڕی وای تایە لە یانەکانە ڕاستە بە ئینتیخابات داتوە بەڵام ئەوەی لێی نەزانێ ناحی کارجێڕیە لێی نازانێ لە حسابات دەزانێت کارجێڕێ زانێ یعنی وای لێ هاتۆ ڕێزنادی مشریفی تیپە کە ڕێزنادێ بە لە بەرزترین ئاسا دانیشە لە ناو یاریگاکانە هاتۆ بۆ مشریفی تیپەکەی خۆی شەڕەکە ئەگەر ڕێزنادێکە شەڕکە ئەی چێ جۆ لە خەڵکی تر بکرێ خۆی عقوبا دەرنەت بینیەوە لە کۆبنەوەکانی چی تۆپی کوردستانە ڕێزنادی عقوبە دراوە سزا دراوە هەفتەیە لەمە پێش بوو هەموو هەفتەیە ئێمە سزاکانە ڕێزنادی زای وەگرتو کە ئەگەی تۆپی کوردستان بڕۆ کە سزای یاریزانەوەوانە نەدرێن ئەگەر ڕێزنادێکە سزا وەگرێ ئیتر بۆچی لۆمەی ڕاهێنەر و هاندەر و یاریزان و دکتۆرێکی یا ئاوهێنەرەوەیشی تیپەکە یا تۆپەنەرەوە هەموو شتەکان پێویستیان بۆیە ڕێک بخرێتەوە ئەویش بە یاسا بە ڕێنمایی وەکو دکتۆر هاوکاڕێ بێ ڕێنمایی بۆ دەرکەی ناکرێ من ئەم هەفتەی بە مەزاجی خۆم کۆبوونەوەکەین تۆ عقوبایان دکتۆر عقوبە نایە ئەبێت تۆ تعلیمات دەبێت ڕێنمایی هەبێت لەسەر ڕێنمایی خاڵی ئەوەنە فەرعی ئەوەنە بڕیارمانە دکتۆر هاوکار سزا درا یا فڵانیانە ببوورە لە هینەکەش دەرە چەند جاری وایە یانەیەک تۆ سزایی بە ملیۆنی دینار بە 2 ملیۆن دینار ئەزانی ئەوە زیاتر ڕقەستورترە بێ کە حلەکە مادە نییە بەڵام لەوانەیە اتحادی عراقیڵە تۆ سێ یاریت نادی سیروان لە سلێمانی و سێ یاریەتی بۆ بەسڕە لەوێ بە جمهوری ژیادەکەی ئەزانێمە بۆ خۆی 10 ملیۆن زەرەرەکە 10 ملیۆن زەرەرەکە و ئەبێ خۆی بچێ هاندەرەکانی وا لێ بکایتر شەڕ نەکا لە خۆشتان بێ بەژە بن لە یاریەکان ئێمەش زەرەرەکەی نەکو ناحی مادێکە و هیلاگبوونی یاریزانەکان و هەمووی بڕەفتەکەیکەوە
دکتۆر پێنەدانی موچەی نابژیوانەکان تا چەند لایەنی بۆ منە تەرکیزی نابژیوانەکان ئەباوە ساردیان ئەکاتەوە لە کارەکەی بەڵێ وڵی ئێمە خۆ بابەتەکەمان تاوانە نەکەینە سەر نابژیوانە ئێمە نابژیوانەکان هەڵی هەرچەنە بەڵێ وەک باسمان کرد هەڵە هەر ئەبێ بەڤاریش لە ئەوروپا هەڵاکرێ بەڵام هەندێک کات بۆ هەڵەکانی نابژیوان هۆکارە بۆ دەمارگیری یاریزان بێ یاخود هاندەران بێ کە شێوەکە دروستە بێت خۆی ئەو بەرنامی ڕۆشنبیری سەمنی مەسەر نابژیوانی ئەو بەرنامی هۆشداریکردن و ڕۆشنبیری یاریزانان و هاندەران چۆنە یعنی ئێستا بۆ نمونە ئێمە ئەگە بچین ئاوایان پێڵێن یەکەم یانەکان دانیشتن ئیداریناری کاکە یانەکان هەڵی نابژیوان بەشێ نییە لە یاری ئەلەگەوتی نەخێر ئێمە ڤیددیوی بووین ڤیددیو 86 بووینی مارەدۆنە بەدەست جامی جیهانێ بە وانە باش نابژیوان بەشەر نییە یاکو یارزانی کێرشبەر تۆپێ نافۆش نایبینێ ئەگەر جارێ باسی نابژیوان ناکەم سێمە سەری بەڵام ئەگەر هاتوو ئەم کێشەی نابژیوانە چارەسەر نەکرێ لە چی ڕێکەوە چارەسەر نەکەی واتە تۆ ئەگەر موچی نەیتی ئەگەر پێشی نەخەی نابژیوان ڕووکاتەکۆ چیەکە یعنی لەواچێ وای تیای لەواچی تیای بێ لەبەر بژێوەکەی چاوی لە دەستی ئیداری نادیەکەی خبێ ئەو ڕۆژە خواردنی بۆ بکرێت بۆ نمونە لەواچێ هەبێ کاکە نەفسێتە کاکە قورسە ڕسقی خەڵک قورسە مامەسا کاکە چیدا کاکە باز باشە زانانی لەبەرەوە نابژیوانان ئەگەر هاتوو خزمەت نەکرێن ئەگەر هاتوو شایستە دارایەکانیان نەدرێ بەڕاستی تووشی کارەساتە بێ یەکەمیان لەوەی کە تەرکیزی یاریگان نامێنێ 1001 کێشەی کۆمەڵایەتی هەیەتە یاریەکە لەوە چە ماڵە پێڵم بۆ کۆ ئەچی تۆ پارە و نایەنێ و پارە لەکوێ قەرزەکانم لەوە چێ بۆ یاری دواتر لایەنەکە تەرکیزی نابێ مە خاڵ یەکەم خاڵی دوم لە ڕووی دەرونیەوە کاچێتە ئەوێ ناتوانێت ئەو بڕیارانە بێت لەوە چێ بترسێ بڵێ من کۆ یاریەکە تەواوکەم و بڕۆمەوە تێگەی چۆن لەبەرەوەی ئازا نابێ ئازایەتی نابژیوانەکەش نامێنێ لە یاریگە بۆیە نابژیوان ئەمە لێرە زەرەرەکە زەرەر لە شخصێتی خۆشیە نابژیوانش بە هەمان شێوە ئەبێ پەرە بەخۆی بە ئەزانێت کە ئەتیحاد ناتوانێت ئەتیحاد نایکە کاک خۆی مەفرۆز ئەتیحاد بیکە من چی لە بکەم بەس پەروەردەی نابژیوانەکان زۆر گرینگە وەکو دکتۆرەڵێ بۆ تۆ ئێستا حەسەن قسەکەشی پێ تۆ ئێستا ئەبێ ئیتیحادی کوردستان یاخود شاری سلێمانی یاخود هەولێر یا دۆ تۆ بێ شانازی بۆ بکەی سێ چوار حەکەمی دووەلی تێ لە عەزی وڵاتێکە مەجموعەی حەکەمی دووەلیانەیە لە عاسیمەکەیە تۆ لە شارەکەی خۆتە حەکەمی دووەلی دێ لە هەولێر هەتە لە کەرکووک هەتە ئیستیفادەی لێ بکە بێ وەرە دەورە بۆ یاریزانەکان نادی فڵان نادی ئەلف کاک دکتۆر هاوکار ئەم هەفتەیە ڕۆژێکمان بۆ دانێت 2 ساعت دەورەی تاحکیمیمان پێ بڵێ ئەوەی کە ڕەبتە بە یاریزانەوە بۆ یاریزان ئەوەی اعتراض لە حەکەم نەکرێ ئەوە ئاژاوە نێنێت کە یاریزان ئاژاوە دروزەکە هەندەرەکە سێری یاریزانەکەکە هەندەرەکە وازانێ یاریزانەکە زۆر مستەقفە لە بواری ناوژیۆنە نازانێ هیچی لێ نازانێ بەڵام سەری تەلەڤیزیۆنیشەکە کاردانەوەشی هەیە تەڕ دەکرێ هۆکارەکەی مدەڕیب تداخلەکە ئیداری تداخلەکە ڕێزنای تداخلەکە ئەچێ بۆ جمهورەکە دواییان بۆ حەکەمەکە کات دەزانێت گەورەترین ئاژاوە دروست دەبێ هۆکارەکەشی ڕۆشنبیری یاریزانەکەی کار جێڕیانەکان خۆ دکتۆر هاوکار لەبەر دەستایە خۆپارەی ناوێ معلوماتێکی پێ هەیە ئەداتێ یاریزانەکە ڕۆشنبیری تحکیمەکە و یاساکان ئەو یاسانی کە پێیوەستە بە یاریزان خۆم یاسایەکە پێ ناڵێ ئەو هەموو نادەکانە بێ ئیسفادە لەمەڕاهێنەرەکانش بە هەمان شێوە یانەکان بۆچی خۆیان داوا ناکەن بە بڕایتەوە پێتەڵم لە 2006 لەوانەیە بە پەنجەی دەست بژمێرێ یانەیەک دویانە کردیان کاتی خۆی کەس داوا ناکە خۆ من بۆ خۆم لە یەکی تۆپی سلێمانی بووم دکتۆر هاوکار چەند جار تەکلیفمان لێکرد لە کاتی خۆی ئەگەر پیرەمەگرون بۆ ڕانیە بۆ خەڵچە داوایانە کرد بۆ سوودی پێگانم کاکە پێویستمان پێێتی بەڵام ێستا داوا ناکەن خۆیان بە تەحکیم دوای کێشە ئیداری یانەکانە کە هەوڵ نادن بۆ هۆشیارکردنەوەی یاریزانەکانیان وە تەنانەت هەندەرەکانی شاکسیداد منیش و تۆش و کاک دکتۆر هاوکاریش کە وەکو ناوبژوانێکی نێودەوڵەتی هاوڕاین لەسەرەوەی یاریزانانی کوردستان لە سایان نەوەتی یاساکانی وەرزش نازانێ یاساکانی بۆیە ئەوەی ئەتراز دەگرێ کە ئەترازی کرد هەندەرەکە سای سێریەوەکە سزاوی ڕیسی نادەکە جاری وای لە ڕیسی نادیمانێ هەر ریاضی نەبووە بە حکومێک هاتووە خۆی هەڵبژاردووە و تر زۆرفێکی سیاسیە کەس نییە لەو شوێنەیە خۆی هەڵبژێرێ سێری یاریزانەکە کار بەرامبەری حکەمەکە تەواو قسەی یاریزانەکە تەواو یا قسەی ڕاهێنەرەکە تەواو یا ڕاهێنەرەکانیشمان زۆریان لە یاسای ناوژیانی نازان پێویستە ئەمە وەکو دکتۆرتی خولەک کاڵی هۆشیاری زۆر لایەن نەگرێتەوە کارگەڕیە ئیداریە حکەمە هەندەرە ئیدارەکانە مدەڕیبەکانە زۆریە بێ باشە کاک عەبازام پرسیارێک تر بکەم ئێمە زۆر جار ئەبینین کە لە هەفتانە یەکەی تۆپی کوردستان لە کۆبوونەوەی ئاسایی خۆیە سزای زۆرێک لایەنەکاندا چ بە مادی بێت چ بە ڕاگیرانی
یاریزان یاخود ئیداری یانەکە بێت تر سزامادەکان یاریزانەکە یانەکە یان ئیداری یانەکانە بەڵام ئەم سزایە زوو بە زووی ناگاتەوە دەستی ئیتیحاد یعنی یەکەی تۆپی کوردستان زوو ئەم بڕە پارەی سزاکەی وەچنگ ناکەوێتەوە لەم کاتە بۆ تاوکو پارەی ناوبژیوانەکان بە تا چەند بۆ من ئەم سزایەکەوە یانەکان زوو ئەم بڕەپارێن نادەن لە کاتێکی زووە ئەم بڕەپارێ نادەن بێکی تۆپی کوردستان هۆکارە بۆ دووبارە بوونەوەی ئەم حاڵەتانە لەبەری ئەگەر بێت و پێدوان نەگەرێکی تۆپی کوردستان بڕارێک بات بۆ نمونە لە ماوەی هەفتەیەک دوو هەفتەیە ئەگەر ئەم بڕەپارەی کەوا سزاکەی داوە نەگاتە دەستی یانەکە بۆ منە ڕابگرێت لە یاریکردن یاخود خاڵ لە یانەکە وەربگرێتەوە بۆ خاڵ یانەکە دابشکێنێتەوە بۆ ئەوی کەوا زوو بڕەمادێکە بگێنن کاکستە پرسیارەکەی تۆ دوو بەشە لەگەڵ ڕێزم پارەی غرامات و سزای ژی تۆپی کوردستان نادرێت بە حەکەم تا بڵێ وەڵا حەکەم بژێوی یاخود پارەی ئوجورەکەی یا پارەی ئیشەکەی یا واجبەکەی لەسەر سزا بێ ناکرێت یەکی تۆپی کوردستان ئەڵێ ئەمە پارەمان نییە وانە بژێوانەکان موچی ناوژێنەکان پارەیە زۆر کەمە ئەگەر ئەو پارەی لایەنێکم ئەتوانن بڕەپارەیەک هیچ ناتوانن لەبەرەوەی ئەو پارەی کە ئەوان سزایانەکانی هێن کە زۆر سزاکانیان قورسە ناگاتە یەک خولی هەفتەیەکی خولەکانی خۆیان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان یا بەڕێبەری لە ڕێی بەڕێبەتیوە شولیژنی ئۆلۆمپی کوردستانەوە بودجیان بۆ دابینکرێت ساڵانە بە پێ و دەرخستەیە بەڵام لێرە یەکشی زۆر مهمە بیرهێنامەوە کێشی تۆپی کوردستان بۆچی پارەکانیان لێوەرناگرن ئەکەوێتە سەر بیۆری خۆیان تۆ فڵانتی عقوبای ئەمڕۆ شەمە پێنجشەمە یاریە تا پارەکە نەگەێنێتە دەستی دارایی ئیشی تۆپی کوردستانەکە یارەکەی بۆ دانانێن ناوژیانشی بۆ دانانم بابێت پارەکە دانێت حەقی و سزایە هەڵەی کردوتی بوو جاریشکە کاتەوە بەڵام هەموو جارە بە پارە سزای مەدە بۆی کە کابرا لەوە بترسێ تو هەر پارەت دەستکەوێ وەکو هەمومانی زانین ئەتوانی ڕێگای تر هەیە ڕێگای ترێ یارەکەی بۆ خەمەدەرەوە لە جمهورەکەی بێ جمهوریادەکەم بێ هاندەریادەکەم ئەمانە ڕێگان بەڵام زۆر جاری سزای قورسی دارایی هۆکارێکە بۆ ئەوی کە ئاژاوەکە بنبڕکەی وانە بەڵام هۆکاری تر زۆر زۆرە هۆکاری تر زۆر زۆرە یەکێ لەوانەیە کە حکوومەتی هەرێم بە قسەی خۆیان ئیتیحادی کوردستان ئەڵێ ئێمە پارەکان زوو ناکات دەستمان ئیتر ناوژانی فەقیریش چی بکە باشە دکتۆر با من پرسیارە لە تۆ بکەم لە چەند ساڵی ڕابردووە یانی لە 2012 یانی چەمچەماڵ بەوەی شەڕ و ئاژاوی یاریگەکانەوە لێدان لە ناوبژیوان دابەزێنرا بۆ ڕێزیانە پلەدووەکان لە خولی پلەکانە تا چەند بۆ نمونە ئەو کاتە یانی چەنداڵ ئەو سزا قورسەی بەسەرا سەپێنرا بەڵام لە دوای ئەوە هیچ بۆ شەڕ و ئاژاوێکی هاوشێوی نەکردوێتەوە وانە تا چەند گرنگە سزای لەم شێوەیە قورسە بێ بۆی یانەکان بوێری ئەویان نەبێت کە شەڕ و ئاژاوە لەگەڵ تیبی بەرامبەر بێ یاخود لە ناوبژیوانە بێ هاندەرەکان بۆ یاخود یاریزانەکان ترسێکیان هەبێت لەمانە بەڵێ بەو شێوازی جەناب کە پرسیارەکەی هەمان شێواز ئەڵێم یەکیتی تۆپی کوردستان ئەگەر ئەوەزعەتی چۆن چارەسەریکە لە هەمان پرسیارە وەک وایە چۆن یەکی تۆپی کوردستان کێشەیەم کە ژاوگەڕی هەیە نادی چەمچەمانش کێشەوەی دابەزیوە لەبەر ئاژاوگەڕی کردووە بزانین چەمچەمان چۆن چارەسەری کرد بزان ئەتوانێت چاولانی چەمچەماڵکە بوو بڕێ من نمونونەکەمان سان چەمچەمانێ نایە کە بە خراپی بدایێت بەڵام هەستان چیان کرد هەستان دەستەیەکی نوێی تازەیان دروست کرد مەجموعەیە گەنجی باشیان هێنایە پێشەوە لە ئیدارە تیبێکی تۆکمەیان دروست کرد کاکە هەرێم چوو بۆ ڕاهێنەر بوونێکی لە جوانترین بەڵێ هێنان پلەیەک کاکە هەرێم بوو دەستە و کاکە ڕێبواری سەرۆکیانی دەستخۆشیان لێکم بە دوای ساڵی دوای سەرکەوتن بۆ ممتاز کە لە مێژووی کوردستانە یانێک نەبووە لە دوو بچێتە یەکتر نازەمەگە هەڵ نەبم بۆ پلەیەک و بۆ یعنی بەستم یعنی شتێکی وان نەبووە دوونێکی جوان خەڵکاتەوە بە جوانتر شێوە بەڕێکراون واتە سەرۆکی نادیەکە و دەستەکە چی کردووە کاکچی چاوی ئەو لەوە بووە کە ڕەهاندەرانی ڕۆشنبیر کاتەوە نیاڵە کێشابێ ئەمە یەک چاوی بە ڕۆیەکی جوان پێشکەشکە ناوبژیان کاتون جوانتری مامەڵێن چاوی لەو بوتیبی بەرامبەر کات و جوانتری واتە ئەو خوشۆنانی کە ئاژاوەی لێتە دەرێ یان بۆ نمونە هەستا کە ئاژاوی تا دروستە بێ هەستاوە هەموو چارەسەر کردووە بەوە کێشەکە چارەسەر کراوە یەکێتی تۆپی کوردستانش یان حکوومەت بێ ئەم چارەسەرەکەی ئاسان ناڵێم ئاسان وەکو وێنەی چەمچەماڵ کە بۆ نمونە من نمونونەکەم ئەوەیە لەوەی هەڵە ببنە نمونونەکە بەڵام من وای پیاڵم ئەلەم یانەیە بتوانانی ئاژاوی گێڕی ئاوا چارەسەرکە بۆ تیحادش ئاسانە چۆن یەم وەک کاکباس بدایەت باسی کرد باس ئەمە شتێک هەمووی گشتگیرە وەک زنجیرە پێکەوە بۆ نمونە هاندەران ڕۆشنبیری هاندەران و بوونی یاسا و ڕێسا و سزادان و بوونی پیاوانی ئاسایش و ڕۆشنبیرکردنی هاندەران و یاریزانان لە ڕووی یاسایی و لە ڕووی سزادانی داهاتوو نابژیوان پێشخستنی نابژیوان و پێدانی شایسەدارەکان و میدیاکاران و بوونی چاودێری کامێرا و
دەستەی هاندەران و ئەمانە ئەبێ هەمووی ئیشی لەسەر بکرێ هەر لە شوێنێکەوە خەلەرێکی تیا بوو ئەبێ ڕێک چارەسەری بکە ئەبێ ئاها مامەڵەم کێشانە بکە ئەگینان لەم دیاردەیە هەرمێنێتەوە تاک و زۆرتر ناشینە بێ ڕاضەمان لە بەرچاوەکەی بەڕاستی ئەمە چارەسەری میشەیە من بەڕاستی پرۆگرامی ڕسپێکت ساڵی 2010 کە لە بریتانیا کۆتایی هەڤاتمەوە چاک عباسش بیستی بێتی پرۆگرامێکیان ڕسپێکت پرۆگرام اتحادی ئینگلیزی زۆر جوانە من بەڕاستی کە بووم بە نابژیان لێوتم حەکەمی دووەمیم حەکەمی جارە ناکەی پرۆژارە دوو دەورە هەیە ببینە هەتم دەوریت یەکیان سیفگاردین جەڵترین چۆنەتی پارێزگاریکردن لە مناڵان چۆنەتی مامەڵەکردن نەگەڵیان دوو ئەبێ ئەو دەورانە بخوێنی ڕسپێکت پرۆگرام چییە نابژیانێ بێ بچیە ئەگەر من بە هیچ شێوەیە خۆنایمە ئەوەی کە لایەن نامە ئەو تیپەی کە خاوەن یاریگایە ئەوە ناکەم ڕازگۆ بنەگە بڕیارەکە خۆم پێشەخەم ئەنجەل هەمان کاتە چی تایە هاندەر یەکێ بێتە هەندەر ئەبێت چی بێ ئەبێ ئەو فۆرمە پڕکاتەوە لە دەستەی هەندەران ئەبێ من بە هیچ شێوێ ئاژاوەی ڕوویە یاریزانێکی یانەکەم ئەگەر شێوەیەکی کرد ئەبێ هانی نێم کە گەوری کاتەوە ئەبێ وای لێ بکەم هێوری کەمەوە ئەم بابەتانە لە هەمان کاتە ئیداری یانەکەم قوڵی ناکەم ئەگەر ئاژاوەیە و لە یاریتی بێ ئەمێ بەم بابەتانەوە چارکردنەوەی خەڵک گرنگە بەڕاستی من نازان لێرە چارەسەر دەستکەین کام سبین دنیای بینی تایە ئەبێ ئمە هەمووی چارەسەرکەین یعنی سەر یەکەم شت کە ئەکرێ بەڕای من هەڵبژاردن بکرێ هەڵبژاردنی تۆپی کوردستان بۆی بە انتخابات بێت لە هەمان کاتە چیش بکرێ ئەبێ لەگەڵ لێژنەی ئۆلمپی و بەڕێوەتی گشتی وەرزش دانشن یاسا و ڕێسا و سزادان هەبێ لە هەمان کاتە بەرنمەیەکی هۆشیارکردنەوە چۆن ڕسپێکت هەیە ڕسپێک پرۆگرام لە اتحادی ئینگلیزی بەرنمەیەکی بوون منە ناوینێن ئەو نامناوە بۆ نمونە بەرنمەی هۆشیارکردنەوە یان بەرنمەی هۆشیارکردنەوەی نیشتیمانی یان بەرنمەیەکی نیشتیمانی شتێ لە بابەتە بتوانانی ڕۆشنبیری خەڵک بکەیتەوە کاکەیان بەم شێوازە ڕاضەکردن نابێ ئەو تا بینیمان لارەکەی ڕانیە و خەڵات زێ بوو ناکۆ بوو چوارخوڕنە بوو بەڕاستی کارەساتە پاسی تیپەکە شێو یاریزانان بە ترسولەر زەوەڕۆن من بەڕاستی پێشنیارێکشم کرد ئەمڕۆ بۆیکی تۆپی کوردستان وتم ئەو تیپەی کە یاریە بێت بۆ من یاری با بڵێن ینی سلێمانی نەکەن ینی هەولێر یاری هەیە نا هەولێرە ئەبێ ینی هەولێر پاس بەرێ لە جەماعەتی سلێمانی بێنێت و بیان باتەوە بۆی ئەگەر چۆنە نا هەولێرشەوە بەربارانی کرا ئەبێ پاسی خۆیان بشکی دکتۆر جامی پاسشکاندن ئەوە شتێکی نۆرمال ئێستا لە خولەکانی کوردستان نۆرمال لە بۆی دیاردە هەندێک لایەنەکانێ بۆن ئەشیبنەوە نەکردیبی دۆڕاو ینی هەندێک لایەنەکان هەیە یارەکە ئەبنەوە لە دوای یاری هێرشەکەنە سەر تیبی دۆڕاوەکە لە دەرەوەی شارەوە هاتوو جامی پاس یعنی بۆ نمونە ئەگەر لە دەوری کوردستانە دوو جار دروست بووە ئیمساڵ ئەمە قەیناک بەس بۆتە دیاردە هەموو یارێک ئەبێت تەوەقع شتێکی واقعی کاکە لەگەڵ ڕێزم شێوازی تەصنیفی خولەکانی کوردستان ئەمە هەواکەی لێرەیە کە بۆ ئێستا بۆ هەمومان ئێمە دەوری وڵاتانە بینیتە لە دەوری ئینگلیزیە دەوری ئیسپانی کە یانەیەک تازە سەرەکەوێ لە مەلعەبێکاری کا مدەڕەجی نەبێ یا خۆ چیمەنەکەی تەبیعی نەبێ یا خۆ شوێنی سەحوفی نەبێ شوێنی VIP نەبێ شوێنی ئیسعافی نەبێ شوێنی هەندەری نەبێ تۆ بینیتە ئەبێ ئەو نادەی کە سەر یەخەی تۆ پێشتر پێی بڵێ ئەوەنە بە قورسی بێوێ سەرکەوێت تاگاتە ئەو خولەی کە تۆ ئەتەوێ ئەبێ بە خولی نایابی وڵاتەکەت یا خولی پلەیەکی وڵاتەکەت کە پیشانی خەڵکی کە تۆ ئەم وێنەیەکی جوان پیشانەی ئەبێ ئەم خولە ئەم نادێ هیلاک بوو بێ توانی بێتی مەلعەب دروستکە هاندەری باش دروستکە یاریگایەکی چاکی هەبێ شیا بۆ یاریکردن میوانخانەی چاکی هەبێ کە تیپێک تۆ بەیانی نادی بەرشۆ ناچێت بۆ لای نادیە کە تازە سەرکەوتۆم سا سەرکەوتۆ ئەکرێ بڵێ من ئوتێل نێرلی بخەوم یاریگای دووەم نەتەمەنی لێ بکەم یاریگای یەکەم بە عەمەل نایە شوێنی ئەعلامی نییە شوێنی نەقلی تەلەڤیزیۆنی نییە بەڵام لە دەوری کوردستان ئەمان یەکی تۆپی کوردستان لەگەڵ ڕێزم ئەمان هەمیان برادەر من من خۆم هیلاک بووم لە ئیتیحادی خەڵکە وەرزش بۆ خەڵکەکەی تۆ وەرزش بۆ خۆت ناکەی ئەبێ کە خولێکەکەیتەوە دەخول بەیەکەوە نەکەیتۆ فرێ تەواوکردنی چی نەکەوی ئەبێ خول بێ تۆ ئیتیحادی شارەکان تێ ئیتیحادی سلێمانی دێ هەولێر دێ کەرکووک دێ دۆک دێ بۆ نەیان خەیتە ئیشەوە وەکو عێراق بکە کاتێک خولەکان بێنە لای خۆت ئەو یانێ ئەبێ هیلاک بێ ئەمەەی پارە سەرف کرد بێ لە داحی پارەکەیەوە یاریگای هەبێ زۆر شتی هەبێ ئەنجا بگاتە ئەو خولەی کە دوکتۆر هاوکار پێڵە پرێمەلیگ منیش پێڵین پریمەلیگ بەڵام چ وێنەیەکی جوانی هەیە لە دنیاە بەڵام خولی کوردستان سێرەکە لە یاریگای زاخۆ یاریە کە نێودەوڵەتیە لە سلێمانی یا لە هەولێر یا لە ئەوانی کە مەلعەبی دۆک هەیە یەی تۆ بۆ یاریگایەک شەڕە
شەڕە پۆلیسەکە زیاتر پاڵی پێوانرێ لە کارمەندێکی ئەسکەریە جاوەکە عزوێتی اتحادی بوونی ئەو ژمارە زۆرەی یانەکان تا چەند کاریگەری هەیە لە سەرم حاڵەت ینی ئێمە ئەبین بۆن من لە خولی پلەنایەکان ژمارەی زۆریان هەیە تۆ بۆن ئاستی خولەکەت ئەوەنە سەرکەوتونی ئێمە لە خولێکی پێشکەوتوی وەکو خولی ئەڵمانیا ئەبینین هەژدەیانە لە خولی پلەیەکە هەیە یعنی بۆ تا ئاستەکان خوارە ئۆڕا بۆ نە خولی پریمەلیگ 20 یانێ چامپیۆنشیپ کە خولی پلەیەکەکەیەتی ئەبێتە 22 یانە 24 یانە ینی تا چەند گرنگە ئاستی یەکەم یانەکان کەمتر بن بۆ ململانەکە بەهێزتر بێت کاک گسیدا دکتۆر هاوکار خۆی لەوێ لیگەی وانیان هەیە لیگەی دوانێ چەمپیۆنیان هەیە لیگەی سێیان هەیە لیگەی ئەیان هەیە لیگەی بیان هەیە ئەمانە هەموو یاریەکەن بەڵام بۆ خولە قورسەکە کاگەنە پریمەلیگ کاتێگە یانەیەگە بێ بگاتە ئەوێت تەواو ئامادەکاری تەواو بێت کە بۆی ئیتیحادی ئینگلیزی پیشانی عالەمی بە ئەم نادیە ئەم هەموو مەرحەلەی بڕیە بەڵام لە کوردستانە کابرا لە پلە دوو ئەم ساڵەگاتە پلێک ساڵیش کاگاتە نایب یاریگای نییە دەستێکی ئیداری باشی نییە دەستێکی هەندەرانی باشی نییە شوێنی حەوانەوەی نییە بۆ تیپەکەی میوانی خۆی نەگەوەی حەوانەوەی کە ئوتێلێکی تیاابێ چەند قەزاونە حیوانەیە ئوتێلیتیانە یانەکان کە خولی نایاب ئەچەند بۆ یانەکان نفسی ڕۆژەڕۆن و ئێن و ئەگەڕێنەوە هەندێک هات بۆ نمونە یانە هەبوو هاتووە بۆ نمونە لەگەڵ تیپێکی یانەکانی قەزاونەکانی سلێمانیا یاری هەبووە شەوەکەی لە ئوتێل لە سلێمانی ماوەتەوە ڕۆژی یارەکە چوە بۆ ئەو شارە بۆ قەزایە لەوانێ ساعاتێک ساعت ڕێگەی لەکوێ دنیا هەبەوە دکتۆر هاوکار ناوژیوانە من خۆشم ناوژیوان لەکوێ دنیا بۆ تۆ ڕۆژی یاری 6 ساعت پسی بۆ دهۆک 2 ساعتیش حەکەمی بکەیت و 6 ساعتیش بێت ڕۆژ یاری ئەخر تۆ تەرکیزت چۆن ئەمێنێ لەش چۆن ئاماداکەی کەی نان ئەخۆی کەی هەڵەسی دەخەو بچی بۆ یاریە ئەخشتیوانێ لە دنیاە بەڵام لە کوردستانە چکە پارەی کوتێلی شەرف ناکەن بۆ حەکەمەکە زۆر وەزی خراپ بۆ بەسڕ بەجددی دکتۆر من کاباز من ببوورە لی پرسە بڵێ کاچی بۆ یارێکی ئاسیا لە فیفا پیتاقی تارە بڕا چەند ڕۆژ پێشەوە چەند ڕۆژ دوای ئەوەیتەوە چەند ڕۆژ ئیسراحەتەکەی لە چه ئوتێلەکە خەوی چه احترامێکرد لە یەگرن چاتە حەزێک و ئارەزوویەکە دێ بۆ ئەو یارەی کایکەی ئەمە کاری ناوبژیوانە ئەمە کاری ناوبژیوان نیە دوکتۆراوەڵێ تۆ شایستەدارەکە نەیەوەتێ بەیانیش ئەینەری بۆ ڕانیە و ئاسیرێتەوانێت تێڕپڕشی تێڵێن یاری نەری بۆ دکتۆر پڕشی تێڵێن یانەوە کابرا پارەشی وەرنەگرتووە دکتۆر کاباز من یەک بۆ چوونێکم هەیە یعنی گوناحترین شت ئەوەیە کە تۆ پارەی ناوبژیوان تاخیرکەی یعنی بژێوی کارەکەی لەسەر ئەوەیە لەسەر ئەو ئیشێ بۆ نەجاری وایە بە مانگ بە دوو مانگ تۆ کابرا پاری وەرنەگرتوە تااقەتی نامێنێت تااقەتی ئیشەکەی نامێنێت بۆ ئێوە خۆدا دەناو بوارەکان باسی ناوژوانیکین چکە دوایی بابەتەکەمان هەمێ پارەکەی نییە دکتۆر مەبەستەکەی منەوە کە کابرا پاری وەرنەگرت تەرکیزی لەسەر یاریەکە نامێنێت بۆ هەر بیری لە ئەوەیە چۆن قوتی ماڵناڵی پەیدا بکە کاتێکێت ئەزانێ بۆم ئیشە پارەی پێپیان ناکات موچەی نادرێتێ شتێکی نادرێتێ تااقەتی نامێنێت کە تااقەت نما هەڵە ئەکات هەڵی کرد تەرکیزی لەسەر یاریەکە نامێنێ و هاندەران دەمارگیرە بنان یاریزان لە بەرامبەر هەڵەیەکە دەمارگیرە بێت تووڕە ئەبێت شڕ و ئاژاوە ڕوەیە دکتۆر چەندی دارەبینین ئێمە لیژنە پێک دێ بۆنە بۆ حاڵەتەکان بۆی بۆنە یاریەکە بۆ شەڕ و ئاژاوە هەبووە بەڵام بۆنە لیژنەیەک پێک هاتووە ئەنجامی بۆ نمونە لێکۆڵینەوەکە دیار نییە تا ئیسەژانی چەندین یاری هەیە بۆنەوە یاری برایەتی و چەمسەماڵ بە نمونە پێرار یاری بۆ نمونە ساڵی ڕابردوو یاری جامعین چەندین یاریمان بینی خاگوونە چەندین جار بینیمانە یاریەک بۆ بە شەڕ و ئاژاوە یاخود بۆ نمونە هەڵەیەکی داوەری تیاکراوە بۆ لیژنەیەک پێکاتەوە بەڵام ئەنجامەکەی بڵاو نەکرات ئەمە تا چەند کاریگەری هەیە بۆ نمە لەسەر نەبوو کەوا ئیتیحادێکی تۆپی کوردستان چۆن بڵێ متمانی لەدەست بدا لە لای خەڵکی لە لای ئیداری یانەکان لە لای یاریزانەکان من لە بیدایەت باسم کرد سەرەتا بەرنامە وتم ئەبێ دایمەن ڕێسایەک و یاسایەکی ڕوون و ئاشکرا هەبێ پێکێنانی لیژنە یعنی چی یعنی لە ڕێسا و یاسایان نییە یعنی هەڵەیەک هەیە یعنی سە بنونە کە کێشەیە ڕوویا لە بینی کۆیە و خاک ئەو با شتێک ڕوویە زۆر بەلای منەوە ئاساییە ئەو شتانە هەبێ لە کوڕاسەکە هەبێ کێشەی کردووە ڕاهێنەر یان ئیداری ئەبێ هەبێ لە کوڕاسەکەیە کە لژنە و پێکێنە خەڵک مندمانی بە لیژنەش نەماوە بۆ بۆ داپۆشینی ڕاستیەکانە بەس کە تۆ نابێت لیژنە دروستکەی ڕاستی نابێت لیژنە دروستکەی تۆ ڕێسا و ڕێساوەیە لە چاوە ڕێسا و ڕێسای ئەڕۆین یاری یەتەبیرم ئەبزانم
يعني قاسم يعني يقبو نابجيواني خوان في كيكي ليه على سبنارتيك تيبي قاسم تيبي انا دروا اتحاد العراقي نربيه سعد امزام بلان سيو 5 مليون متشنبو 5 مليون بله ابي ارست سفر دا بزه بدوره اگه دوبارش كاتو اونيتر يكسته تسليم بون طو جايت الدوباري ناكنوا اتر هاتو شرقه بو شو بناو دست اداره او تي ختاي مدربه او تي ختاي او نبوا صح انسحاب مناكل بو نبو يا ساور ثانيه بو لجنا كان كدروس اكرين نبوني يا ساور رسايا كاك من بيويز ناكم ليره عضو اتحاد كان هو حفتي برون للريان كاك بسلامتي خوش يعني للريا شتي كان لي كاك بامان جاري كوبنو بيويز بكوبنو هناك لجنين زباطه هل لجنه او لجنه انا هم لجنين تحشيم رساوها هم لجنه كان ثابت من وقت والله ثابت وبالريال دربن يعني بونمونه من من اندامي يعنيكم باشا لهمان قاعد عضو اتحاد كاتي كشمنا كوبنوكا اجر البرجوني يعني كي منج بيو ببي ياساش خلق متماني بيني عليها هاو كان يعني فلانه وايا وانيه يعني متماني نامين لبرو ابي كم بو عضو اتحاد من اتم بوشتيكا بردي خمسة بردي يعني شتي لها سنه وبي كوبنو لجنه بحارتك كديارتك بيشتي تايبته بابلان شاز النيه يمين لجنه بيقولوا سين بوي بدو شهر سركه بقرين اما كي شكيه براستي دكتور تاچن جرينجا ياساك دربچي هر اندام هر کس ابيت اندامي كي توبي كردستان ياخذ لو لجناني كوادا اندريت اندامتي لسراسيانا كان هل بسر ولا يسال عراق كل كل سنه ايش بينك ما بكا مزمني يسمنوا بزان بغالب زاملي اندامي يعني شرطه بو نقول دكتور رشاوي من اقدر مهردو كان كدرتون ابي استقاله بكم بتاع استقاله لكن الاتحاد يعني يزبون كاريان وستان دواتير كوازن هنا انت هنا انه وانيا يعني ابي بيج قالوا باور حبي من الرقم او ابي دور كيتو يعني كدواي بين صار انجا شيء اتحاد بك يعني براي من نازع من واي بين شكتو خلق لانجي او تيباك يسمونه يعني كويو يعني خاك الرؤيا يعني خاك بيمت معنا ويد كاك هاتشي شتي برجوني هنا بلام تقبو بوي دوكومنت وكاميرا وبزم رزم هات بيشوا والله يترتيان كاكا ما اشتكى واي بلان باس يوبكم اگر يشدي توبي كردستان بي مشانه چار سربكا ابي دانش سيمينار كا وركشوبكا نغشيا نغ كساني بسبورا ولا همان كاتا نغ صري خويو كلجدي اولمبيا كده بربراتي قشتيا كحكومته بلام 2000 دكتور ام هر اون ما لسراتون بلا ليره وباسي كينو كساني شارزاي وكو ايو بينين خويتوانن لا تايدن هاوبشي بوخسكي دكتور هاوكار هيك توبي كردستان هموس خلق اتواني کۆتایی خولەکانی کە تەواوە بێت 2 مانگ 3 مانگی لەبەردەستە تا خولی وەرزی تازە دەست پێکاتەوە بێت ئەم کەسانی کە پسپۆرن لەوایە بۆچی هۆکارەکەی چێ خەلەکە ئێمەین یا هەندەران یا یانەکانن یا یاریگاکانە بێن هەمووی تەشخیصکەن سیمینارێکی گەورە بکەن پرسوڕا بکەن و ئیدارەی نادەکانیش بانکەن ئەم سیمینارە گەورەیە لەگەڵ ڕۆژنامە نووسەکانە لەگەڵ دەستگا میدیایەکانە کە هەمووی بان کرد تۆ ئیستینتاجی کۆمەڵێ هەڵەت کردووە ئیتر هەڵەکە عەفەیی بێ عەمدی بێ کراوە بۆی ساڵ وەرز داهاتوو نەکەین بەڵام لای ئێمە لە کوردستانە هەڵەی ساڵی داهاتوو لی ئەم ساڵ زەخترە یعنی ئەو نەکەم بوو بێتەوە زیایی کردووە ئەم ساڵ ئەخنا نابێەوە بێ ئەبێ ئەم ساڵ تۆ ئیسفادە لە هەڵەکان ئەخ نابێ پرز ناکەن هەڵەکانە سیمینار ناکەن پێش خولەکان یانەکان کۆ ناکەنەوە یعنی تەسەوورەکەی تۆ ئەمان کە خولی کوردستانەکەن ئێستا وەمە بۆ خۆمانە ئەمە خۆمان بەسەحەبی خولی کوردستانە زانین بەیەکی تۆپی کوردستان تۆ خولەکەت کردو پرسی بەیز نادێک نەکردەوە قورعەزاکە شەڵکەڵوەری یاریکە ئەی تۆ هێناوتە دکتۆر هاوکار داوەڕێکی نێودەوڵەتیە ئەکرێت و حەکەمێکی دەرەجوو تەقیمی ئەمکە شتی وەلە کوێ دنیایە بووە تۆ بێ کەست هێناوە مشریفی یاریە یا هەڵسەنگەری ناو بژیوانە ئاسڵان حەکەمی دەرەجوو دوو بووە نەگەیشتۆتە ئەو پلەی کە بتوانێت دەورەی دووەلی نەبینیوە دەورەی سەقلی نەبینیوە دەورەی مشریفی نەبینیوە توی یەکەی بڵاوەکەیتەوە ڕاستە دکتۆر ڕێزم بۆ مامۆستاکانی جامعە مامۆستای جامعە مامۆستایە بەڵام شەرت نییە بۆ شارەزابێ لە هەڵسەنگەری ناو ژیوانە یا لەباری ئیشرافە یاریگاکان تۆ بێ دەورەی بۆ بکەیتەوە تۆ کەست هێناوە من ناوی کەس نابم بەڵام تایەتی ناکرێت حەکەمەکە پاڵی دێتەوە زانەوەی کە مشریفێتی یا هەڵسەنگەری ئەوە لە خۆی زیرەکتر نییە ئەو دەرەجە دوو بە وازیێنەوە بە هۆکارێک لە هۆکارەکان وازیێنەوە چەند ساڵ حەکەمی کردەوە ناتوانێت لەوانەیە خوێنەواریش بێت شۆڕبوونەوەی دەسەڵاتەکان بۆ لقی شارەکان تا چەند مهمترین خاڵ من ئێستا پێڵم خۆ من لێکی تۆپی سلێمانی نیم پێشتر لەوێ بووم مهمترین خاڵ بێت کۆمەڵێ خول هەیە کە ئەم بۆی نابرێ بەڕێوە هەم لە ڕووی داراییەوە ئیستیفاداکە هەم لە ڕووی کالجێرۆ ئیستیفاداکە
هەم دەڕووی بەڕێوەبرنی خولەکە ئیسیفاداکە هەمیشەی تۆپی شارەکە ئیشوکاری خۆی ئەزانەوەکو عێراق ناشئینێمێ فێرگەکانیێمێ شەبابیێمێ پلە دوێمە تەسفیاتەکەی لە ئاخرە تۆ نایاب کە پلەیەکە یعنی خۆ ئیتیحادی پریمەر لیگ نایە ئەم هەموو دەورێ بکات فریا ناکەوی فریان ناکەی بجەیەکی زەبەلاحیەوێ کادری زۆر زۆریوێ لیجانی زۆر زۆریوێ وەکو دکتۆر هاوکارڵێ تۆ یعنی کە لێ دەقەومێ لیزنەیەک دروستەکەی کە تۆ بۆ ڕێنمایی و یاسا و ڕەسام نییە لیزنەی بە قوتت نییە تۆ لیژانی بە خۆتە هەبێ ئەو لیجانانی کەمە باسمان کرد پێشتر بۆەوەی نێڵینەوە ئەگەر ئەوانت هەبێ پێویست ناکە چه حەدەسێ ڕۆیە با ڕووبە لیژنەکە چه خۆی لە هەولەر کۆ بێتەوە بەڵگەکان کۆگاتەوە بەڵگەکان جا لە هەمووی مهمتر چییە تۆ دەستگا میدیایەکان تەختی یارەکانە بۆ ناکەن نایڵی نایڵێ بێ وڵی پارەم بنێ یا لێبرسینەوە تا ئەتانم بە دادگا شتی وا کوایە لە کاتی ئیتیحادی پێشووە دەستگای میدیایی وە هەبوو هات 30 دەفتەریە بەس خولی کوردستان تەختیە بکە ینی خولی کوردستان لە ئاستێکا بوو بەڵام مەسە خولی کوردستان هاتۆ تۆ بێزت نایە سێری لە کاتێکە کا عەباس یعنی بوونی بۆ منە یاریەکان لێ کاتە ئایا بینی چەندین جار بۆن لێ کاتە هەم خولی پلەیەکی هەم خولی یانە پلە دووەکان هەیە یاخود خولی نایب و پلێک بەیەکەوە لەمە کاتە خولی عراقیشێ ئەو دەستگایانی کەوا بۆ منە یاریەکانیشیان پارەیان داوە بۆ منە خولەکان ڕووماڵ بکەن و خولەکان بەلای بگوازنەوە ناتوان حەوت بۆ هەژیاری لێ کاتە بگوازنەوە ڕووماڵی بکەن ئەم کاتە بۆ منە کێشێک لە یاریگەیەکە ڕوەدات هیچ بەڵگەیەک نییە بۆنە هیچ دیکۆمنتێک و گرتە ڤیددیۆیەک نییە کە تۆ بتوانانی هۆکارەکان وە چارەسەرەکەی وە بتوانانی بڕیاری لێبێت ئەخە کاکسیدا تۆ بێ بەقەر ئیمکانێتی خۆت ئەوەی لەبەر دەستا کار بکەی سەی ئیتیحادی عراقی وەک نەگەی ئیتیحادی کوردستان ناتوانێەوەی کە دەوری ئینگلیزیکە ئێستا ئەمڕۆ کە ئێمە قسەی یاکەین 5 یاری هەیە دوانیان نەبێت چارەکێکی فەرقە هەمووی نۆنیوە یاریەکانیان بۆ ئەوان وڵاتن لەبەر دەستیانە یاریەکانیان فرۆشتووە ئەو شەریکەی یاریە کڕێ و نەقلی تەلەڤیزیۆنی حەزەکە دایاری لێ کاتە بێتە تەختیکە ئیتیحادی عراقی سەبۆی ناکرێت یاریەک سەعانەوە یاریێک حوتەکە یاریە سیەکە یاریە دووەکە بەڵام ئیتیحادی کوردستان وەکو تۆڵی پەلاماریاوە خولی پلە دوو پلەیەک و نایاب تۆ لە یەک ڕۆژاکەی هەم ناوبژیانی باشت نییە بە پێی پێویست نیتە کە من هەم هەڵسەنگاری ناوبژیانن نییە هەم دەستگا میدیایەکان و ڕۆژنامەنووسەکانە قەفڵ کردو ناڵی بێتەختی یارەکانە بکەن هەم خۆت دەکەسی پەلاماری بیزنیشت داوە یعنی تەسەورەکەی یاری ڕانیە و ئەم هەفتەیە ڕانیە و سواخۆڕنا یەک عضوی ئیتیحادی دێنە بووە ئەی چۆنە بێ تۆ یاریەکە خستۆتە ناو ڕانیەوە بەو هەموو جمهورە ئەخر قەزەونەکان جمهوریان زۆر زۆرە هاندەریان زۆر زۆرە ڕاستە یاریگاکانیان زۆر شیاو نییە بۆ هاندەر و ئەوانە ئێستا حەماسی لەبەر یانەکانی نەرادی شارێک خۆتۆ بێ ئەبێ عضوی ئیتیحاد لەوێ پێشەوە ئێستا هەموو وڵاتەکان کە یاریکی زۆر حساسیانەوە پێشەوە ئیتیحادەکە کۆبوونەوەکە لە ناحی انضباطەوە لە ناحی ئەمنیەوە لە ناحی تەنظیمەوە لە هەمووی چاوتویەکەن ئەنج ئەو یاریە یاریانەکەت بۆ هی یەک سنوورن بۆ منە لانەیەکی زۆر لەبینی بۆ منە ئەم چوار قڕنە ڕانیە هەردووکیان لە یەک سنووران ئەو هۆکارەکانی دیکەی بینی پازەشکێ حەکەم لێیانەخوا مەلعەب وێرانە بێ خەڵک ڕاوانرێ ئەوانە هەمووی هۆکارەکان هیوادار دووارە نەبێتەوە جۆ بگرن و پێشنیار ئەم پێشنیارە بۆی چی تۆپی کوردستانەکەم وەکو دوکتۆر هاوکار دوای تەواوبوونی خولەکان ئەغڵاتەکانی ساڵی پێشویان بە سیمینارێک بە شتێکی گەورە وەرکشۆپێکی گەورە بکەن بۆ تەلەڤیزیۆن بانکەن کەناڵە فەزایەکان بکەن مامۆساکانی جامیعە بانکە چکە مامۆسای جامیعە بەڕاستی خۆی کارەکەی ئەوەیە لە ناحیەی دەرونی و ئاژاوە جێڕی و فەسلە زۆر حاڵەتیانەیە ئەوان باشترن لەوانەیە من ناحێونەرەکەی بزانم تۆ ناحێونەرەکەی بزانێت تۆ هاوکار ئێستا هەردوو ناحەکەی زانێت بۆ خۆی هەم مامۆسای جامیعەیە ئیش کارەکەی ئەوەیە کە تەلەبە فێرەکە وشیاری ئەیە و ڕێنوێنی خەڵکەکە و یاساکانی تەوت پێشزانێ و کارەکەشی ئیداریە تو بۆی سادی ناکەی چەندین جار من لە بەتایبەتی یانی سلێمانی لە وەرزی ساڵی خولی پلەکانە خۆم ئامادەگیم هەبووە هیچ دەستگەیەکی ڕاگەاندن بوونی نەبووە لە یاریگەکەیە هیچ دەستگێک یعنی لە خولی پلەیەکی کوردستانە چۆن ئەکرێ بۆنە تۆ بە شێوەیەک کاتی یاریەکان دابنی کە بۆنە یاریگەک یاخود دوو یاریگە هیچ دەستگێکی ڕاگەاندنی لێ نەبێ ڤیدیۆ یاریەکان بکە من خودی خۆم لێ بوومە چەندین یاری هەبووە هیچ دەستگەیەکی ڕاگەاندن بوونی نەبووە دکتۆر ئەگەر کاتی بەرنامەکەم زۆر کەم ماوە گرۆک و دوا پرسیار تا چەند گرنگێک بوون خولەکان سەرپەرشتیارێکی هەبێت کە ئەڵەم سەرپەرشتیار مەستمەوەیە خولی نایاب سەرپەرشتیارێکی تایبەتی هەبێت خولی پلەیەکان سەرپەرشتیارێکی تایبەتی هەبێت خولی پلە دووەکان سەرپەرشتیارێکی تایبەتی هەبێت بۆی ئەمانە بتوانن دەسەڵاتیان هەبێت بڕیار بن یعنی تەواوی ئیشەکان بۆن من نەچێتەوە بۆ لای یەک شەخص بۆنە سەرۆکێکی تۆپی کوردستان بۆ نە کەسێک دیاری بکرێتەوە بۆ چۆن لە خولی ئیسپانی منە سەرۆکی
لا لیگا هەیە بۆن لە خولیانە پلۆگان سەرۆکیوانە سەرۆکێکە بێ کەسێکە بێت تایبەت سەرۆکی خولی نایار بێت کەسێک تایبەت سەرپەرشتیاری خولی پلەکان ئەمە تا چەند گرنگە وڵا بەنسبەت ئەوەی کە تو بتێ سەرپەرشتیارە دروستکەی بۆ ئەوەی پریمەلیگی کوردستان بە ناوی مەسەلەن لالیگا و هەر شتێ لە بابەتە ناوینی کە سەرپەرشتیار هەبێت لە یەکێتی تۆپی کوردستان هەبێت لەم وڵاتیان نابێست خۆی ئەوە سپۆنسەرە ئەگە سپۆنسەرێکت هەبوو لە هەمان کاتە سپۆنسەرەکە بە پێی ئەو کەسێک کە داناوە و بە پێی ڕێسای یەکێتی تۆپیە کوردستان کە دروستی کردووە بەڕوە تەمەخۆ ئەوە نییە خۆی بە ئارەزوی خۆی یاسادانێ و ڕێسادانێ یەت یەکی تۆپی کوردستان ڕێنمایی و پلاندانێ ئەو یە جێبەجێکارە بێ بە جوانترین شێوە ینی زۆر دەستێوەردان ئیشەکەی ناکە جگە لە دەستێوەردانی یاسایی و سزایی ئەم شتانە بۆیە سپۆنسەرە یعنی سە بۆ چۆن چالاکە مەدەنیەکان کە ئاباس ئاماژەی پێکرد لە وڵاتانی دەرەوە هەمووی کۆمپانیایە داوا لە سکوریتێکی ئەوە خەڵکمانەیە بەڵام ئەبێ لێرە جارێ لە عێراق هێشتا تازەوە خەریکە عەدنان دەرجال ئەو ئیشاءەکە یعنی بەڕاستی بۆ عێراق جارێ قورسە حالیان هێشتا قورسە ئێمە توانین ئەزمون لە عێراق وەرگین لە هەمان کاتە بەڵام ئەتوانین ئێستا جارێ ئەم هەنگاوانی کە باسمان کرد بەرنامەی هۆشیارکردنەوە بابەتانی کە ئەگی ناخۆ لالیگا بەرنامەی هۆشیارکردنەوەی لەوە ناچی هەبێ من نازانم شارەزای لالیگا نیە لە موزوعی هۆشیارکردنەوەی جمهور بەڵام ئیشی اتحادە یاسای سابتیانەوە بەڵێ اینجا لەبەرەوە سابتە و لەسەری ئەڕوا بۆ بەڕێوەبردنی یاریە ئەو بەس بۆ بەڕێوەبردنی یاریە بەڵام هۆشیارکردنەوە و بوونی چالاکە مەدەنیەکان و دەستەی هاندەران و یانەکان و دانانی کامێرەی چاودێری و بوونی ڕێسا و یاسا و سزادان و ئەم شتانە ئیش ئیتیحادە ئەبێ بێ لیژانی بۆ دروستکە و ئیشی بۆ بکە کەسانی شارەزا بێنە بارە ئیشکە دەن من لە کۆتای قسەکانم ئەوەیە ئەبێ زووترین کە هەنگاو بنێن چونکە زۆر تاخیر بوون زۆر دواکەوتین لە چارەسەرکردنی ئەم دیاردەیە کە بهێنەوە حاڵەت بەڕاستی بە تایبەتی لەو دەڤەرانی کە دیانەکان لە تەنیش یەکەون ئێستا بۆ منە خۆلەوە چێ برادرانی دەڤەری ڕاپەڕین لە من عاجز من بەڵام معقول نییە ڕانیە و چوار قورنەوە و قەڵات زێ هەرسەر و حاجەوە هەر شەڕیان کرد با ناوێن ینی ڕاپەڕین کاکە یانەیەکی ڕاپەڕین دروستکەن هەرمێن پێنجیانی تیاابێ و یارزانە باشەکان کۆکەنەوە یانێکی جوان نوێنەرایەتی ئەو منتخێ بکە شتێکی وا جوانترە بەڵام لە شارەکان حساسیت دروستەکە یعنی بەڕاستی شتێکی هەڵەیە لەسەر شاری سلێمانێت چەند یانی یەکوا کێشەیەکمان ڕۆژی بیننەوەیەکە بەڕاستی چووکە بۆ لەبەرەوەی کە من زۆر نین لە هەمان کاتە خوا بەزای بێ ڕۆشنبیر ئێمە نارە ڕۆشنبیرین ئەبێ ئەوان ئەو کەسانی ناڕۆشنبیرن لە هەندەرەکانیان لە هەرچیانەیە بێ ئەبێ دووریان بخنەوە ئەبێ دەریشیکەن من بم بڵاو شێکەمەوە ئەڵم ئەم هەندەرە هەندەری ئێمە نییە بڕیارمان ناوە دەستەی یانەی ئەو فڵانەمان دوور کردێتەوە بۆی ئیشاڵا هیوادارمێکی تۆپی کوردستان هەنگاوی جدی بنێ گوێ لە کەسانێکی ئەکادیمی وەرگێ و هەروەها گوێ لەم میدیاکارانە بگێ کە ئەم کۆڕ و سیمینار و بەرنامانە پێشکەشی خەڵکیە زۆر سواسکە ئاباز پێم خۆشەوەکو دو پرسیاش لە بەڕای من ویستم دواوتە یەکشت بڵێم بۆ قسەکانی دەتۆ هاوکار ویستم ئەوە بڵم کە وتە گیانەکان زۆرن من یەک پێشنیارمەی بۆ خولی کوردستان بۆ یکی تۆپی کوردستان ئەگەر بتوانن بۆیان بکرێ ئەبێ بیشیکەن لەبەرەوەی بە چوار پارێزگاکەی کوردستان تەقبولی 16 نادی دەوری ممتاز و 16 نادی پلەیەک ناکە ئەگەر یانەکان کەم کەنەوە ئەو کاتە یانە بە ئاسایی ناگاتە ئەو خۆناغە کۆتایی کە پێڵێن خولی نایابی کوردستان و خولی پلەیەک بۆ ئێمە بمانێمە لە کوردستانە چوار محافەزەمانێ چوار محافەزە خولی ئینگلیزی کە هەموو بەریتانیایە 20 نادیە ئەڵمانیا بۆ گەورەی خۆی ئەڵمانیا شەرقی و غەربی کە بوون بە یەک 18 نادیە یانی ناکرێت تۆ خولی کوردستان بە چوار محافەزە 16 یانە بەشداری بکە ئەم 16یانەیە زۆرێکیان هەر بودجیان نییە یاریگایان شیاو نییە شوێنەکانیان شوێنی حەوانە و ئوتێل و گەشت و گوزار و ئەوانی تیانێ بۆ تیپەکان ئەگەر یانەکان کەم کەنەوانێ یانەکان کەم کەنەوە تەصنیفێکی وا بۆ خۆیان دابنێن لە ژێری ژێرەوە لە خولی پلەسێەوە با پلە چواری ژەبێ کێشە نییە تا کابرا لە پلە چوارەوە گاتە پلە نایاب تا پلە پێنجی شەبێک مشکیلەمان نییە با چەند پلە هەبێ بەڵام خۆیان حکو ئێستا ژێڵەمەوە شۆڕێکەکەنە بۆ یەکێتی تۆپی شارەکان و خولی نایاب و پلەیە کەم کەنەوانێ خولەکە هەم خۆشترە بێ هەم سپۆنسەری بۆ زیابێ هەم یاریگای باشترت دەسەکەوێ هەم کۆنتترۆلی باشتری شیەکەی و هەم حەکەمی باشتریش دەبێ لە دیاتەوەی تۆ هەش دیاری بکەی بۆ نموناگەر دەنادی بێ 5 دیاریەکەی ئەو کاتە زۆرترینی حەکەم باشەکان پەروەردەیەکەیت و باشترین کەسانی وەکو ئێمەمانە نەتوانین باشترین ڕێی باشترینیان بێنی هیوادارم کە ئەمە دو ئاژاوە و ئیتر نەمێنەرە دکتۆر تۆی جوتێکت ماوە زۆر سپاسی بەرەستانە باسانەکەم
هیوادارم ئاژاوشتانەی تر نەمێنێ و نەبێ بە دیاردا و دکتۆر هاوکارە بێنێ قەینا حاڵەت دەبێت لە هەموو عالەما هەیە ئەمە بیرمانە کاتی خۆی لێبەرپۆڵی وڤەند لە کلاسیکۆش حاڵەت هەیە بەڵام کەبوو بە دیاردە کۆنتترۆلەکەی تر بێ حکومت بیکاتر دەست خەڵکان نامێت شەڕی هاندەران بەڵام کەمە دەگمەنە لە ئەوروپای ئەوەی هەیە زیاتر شەڕی یاریزان ئێمە کەسیانەچێت بەپیاس و بە ئەمە نایە بینەرانی ئازیز بە هیوان بەردێکمان نابێتە سەر بەردێک و سوودێکمان گەیاند بێت بە هەم بینەران و هەم بیسەرانی و هەم وەرزش دۆستانی کوردستان من گەیشتمە کۆتای ئەڵقەی هەفتەی بەرنامی هەفتانی وەرزش لە کۆتای بەرنامەکەشا سوپاسی ئامادەبوونی دکتۆر هاوکار سالار ناوبژیوانی نێودەوڵەتی و مامۆستای زانکۆ کە ماروها کاک عەباس عەلی هەڵسەنگەرێنی ناوبژیوانی کە ئەمڕۆ لە ستۆدیۆکە ئامادە بوون سوپاس بۆ ئێوە کە تام کات و ساتە بینەر و بیسەری ئێمە بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی ویرای توکتانسیدا دوابانی قبول فەرمونون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.